بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەر لێوارەی دوێنێ بۆری نەوتێرەمی کوردستان لە باکووری کوردستان تەقێنرایەوە. سەرەتا وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەاند کە بەهۆی شۆرتی کارەبا بووە، بەڵام دواتر جوڵانەوەی شۆڕژگەریەکێتی گەلان بەرپرسیارەتی خۆی لەو تەقینەوە ڕاگەاند. میدیاکانی پاکەکە بڵاویان کردەوە کە جوڵانەوەی شۆڕژگێری یەکێتی گەلان لە بەرامبەر ستەمەکانی ئەکەپە و ماپە ئەو بۆریان بە ئامانج گرتووە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر تەقاندنەوەی بۆریەکە هەروەها بەردەوامی کێشەی نەوتی سپیش دەکەین کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران کۆب بۆ کە بەپێی ڕاگەندراوی حکوومەت تاکو ئێستا لە 25% خەڵک نەوتی سپیان وەرگرتووە. لە بەرامبەرەوەشدا لە بەرامبەر دابەشکردنی ئەو بڕنەوتەش ئەنجومەنی وەزیران دەستخۆشی لە وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە. لەگەڵ ئەوەشدا کێشەیەکی دیکە بەردەوام ئەویش مەسەلەی غازی شلی ماڵانە کە تاکو ئێستا بەردەوامە. لەگەڵ هەرێک لە بەڕێزان یادگار سدیق ماستەر لە بەڕێوەبردننی نەوت و غاز لە بەریتانیا هەروە وابڕیارە دکتۆر غالب محەممەدیش لە کەلارەوە لەگەڵمان بێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک یادگار بەخێر مێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرەتا لە مەسەلەی تەقاندنەوەی بۆریەکە دەست پێ بکەین. خوێندنەوەی بەڕێز بۆ تەقاندنەوەی بۆریەکە چی بوو؟ سەرەتا بۆچی وەزارەتی سامانە سروشتیەکان باسی لەوە کردبوو کە شۆرتی کارەبا، بەڵام لە ئێستادا گروپێک کە میدیاکانی پاکەکە بڵاوی کردوێتەوە بە ناوی جوڵانەوەی شۆڕژگەری یەکێتی گەلان بەرپرسیارەتی تەقاندنەوەی بۆریەکەی لە ئەستۆ گرتووە. زیانی دەبێت کە ئێستاش بڵێن هەناردەکەش دەستی پێکرێتەوە. سڵاوتان لەبێ کاک حەکیم، سڵاو لە بینەرانی پێم. تەبیعی هەر دوێنێ شەو بۆ تاشکە ئەو کۆمپانیایی کە ئیدارەی بۆری نەوتەکەکە ڕایگەیان کە دوای سەعاتێک تەنها بۆ 1 سەعات بۆریەکە لە کار کەوتۆ، بۆریەکی بەتیلان هەبوو خراوەتەوە کار و هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و عێراقیش ئەوەی کە کەرکووک 75,000 بەرمیلی گاتیا پەڕێ چاکراوەتەوە و دەستکراوەتەوە بە هەناردەکردن. واتە ماوەیەکی زۆر کەم هەناردە وەستاوە. ئەویش وەکو جەنابەت باست کرد لە سەرەتادا چی ئاژانسەکانی هەواڵی جیهانی و چی وەزارەتی سامانە سروشتیەکانی ڕایانگەیان کە ئەمە بەهۆی شۆرتی کارەباوە بۆ، بەڵامەوە بوو دوایە ڕێکخراوێک بەرپرسیارەتی خۆی لەو کردەوەیە ڕاگەیان کە بە ئامانجکردنی بۆری هەرێمی کوردستان بووە لە ناو خاکی تورکیادا. وەکو زانین پاراستنی حکوومەتی تورکیایە و بەرپرسیارەتی حکوومەتی تورکیایە کە پاراستنی سەلامەتی پیاچوونی نەوتی هەرێمی کوردستان یاخود عێراق بپارێزێت. بەس وتت 1 سەعات وەستاوە بۆ ماوەی 1 سەعات بڵێن هەناردەکە وەستاوە کە ئێستا باز لەوەکەی هەرێمی کوردستان ڕۆژانە 410,000 بەرمیل نەوت هەناردەکە لەگەڵ نەوتی کەرکووکیش کە هی عێراق بە بۆری نەوتی هەرێم. بەڵێ هەر ڕاگەیاندنەکەی وەزارەتی سامانە سروشتیەکانی شەڵێ کە بۆریەکی احتیاط هەیە، یەکسەری تەحویلی ئەو بۆریە کراوە و ڕاگەیاند لە ڕۆیتەریز و ئاژانسە جیهانیەکانی ڕایانگەیاند کە بۆ ماوەی 1 سەعات بۆ تاش ڕایگەیاندنەوە کە تەنها 1 سەعات هەناردەکردن یا وەستا و کارەکان بەردەوام بۆتەوە. باشە، زیانی دەبێت زیانی بۆ داهاتی نەوتی هەرێم ئەو 1 سەعاتە و هیچ کاریگەریشیە بوو لەسەر بازاڕی نەوتی جیهانی؟ بینیمە سپارکێکی کرد لەسەر بازاڕی نەوتی جیهانی، چونکە ئێستا بازاڕی نەوتی جیهانی وەکوزان ئەم ماوەیە 4 ڕۆژی ڕابردووە نەوت سیاری نەوت لە بەرزبوونەوەیە چەند کێشەیەکە بووە و ئەمەش بۆ ماوەیەکی کەم نرخی نەوتی بەرز کردەوە فعلەن، بەڵام دوایە دابەزینەوەکە هاتەوە. بە تاکید کاریگەریە بێ هەروەستانێک هەر بەرمیلێت کەمکردنەوە لە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە نەتیجا داهاتەکە کەمکراکە. بە تاکید بەڵام کاریگەریەکە ئەو تۆ نەبووە، ئەم ڕووداوانە چاوەڕوان کراوە، نەک تەنها تەقاندنەوەکە یعنی تەبیعی کارێکی وەکو تۆنەڵی ئیدانەکراوە و کارێکی دروست نییە، بەڵام شۆرتی کارەبا دروست بێ، پۆمپەکان بوەستێ، ئەمانە هەمووی ممکنە و ئەبێ وەکو تۆنەڵێ پلانی بەدیل هەبێ بۆ دیسانەوە بەگەڕخستنەوەی و زوو بەکارهێنانی بۆریەکان و ئەمەش توانراوە لە ماوەیەکی کەمە وەکو خۆیان ڕایانگەیانوە کە بۆریەک کەوتوێتەوە کار یاخود شەرت نییە و بۆریە کەوتوێتەوە کار، ئاگرەکە بژاوەتەوە تەحویلی بۆریەکە یاخود نەوتەکە تەحویلی بۆریەکی تری کراوە کە هاوتەریب لەگەڵ بۆری ترا ئەڕوا بۆ جیهان. باشە، بەس پاراستنی بۆریەکە وتت لە ئەستۆی حکوومەتی تورکیایە، بڵێن کۆمپانیای وزەی تورکی کۆمپانیایەکی حکومیە کە پێشتریش بڵێن راپۆرتی 6 مانگەی دیلۆیت هەبوو لە 6 مانگی یەکەمی ساڵی 2021 کە دەڵێ لە 4 داهاتی نەوت کە 170 ملیۆن دلارە
بۆ کرێبۆری ڕۆژتووە ینی چاکردن تێچوونەکە و پاراستنەکە شێر حکوومەتی تورکیا دەیگرێتە ئەستۆ بەتەکیت پاراستنی ئەو بۆریە لە خاکی تورکیا تاکوکاتە بەندەری جیهان لە ئەستۆی و کۆمپانیایەکە و ئەو پارەی کە ئەیرێتێ بەشێکی بۆ پاراستنەکەیەتی بەشێکی بۆ ئینشورانسەتی بەشێکی بۆ سیانەتی بەشێکی بۆ تێپەڕبوونی بۆریەکەی وەکو تاریفەی تێپەڕبوونی بۆریەکە هەمووی ئەو بەرپرسیارانە لە ئەستۆی کۆمپانیای بۆ تاش تورکیایە هاوڵاتیان بەردەوام باز دەوەکەن حکوومەت هێرێم لە بیانووە تا چەند ئەمە بکاتە پاساوێکی تر بۆ کەمبوونەوەی داهات و سستی دابشکردنی موچە و ئەوانە بەتەکیت کێشەکە لێرایە ینی حکوومەت متمانە نەماوە متمانش بەچی نامێنێ بەوەی کە ناشەفافێت هەیە شەفافێت بەچی دروسە بێ بە نەبوونی گەندەڵی یعنی ئەمانە هەمووی هاوکێشەیەکن هەمووی بەیەکەوە کارەکەن شەفافێت خۆی ناوەکەی لە خۆیەتی ڕوونبینی واتە دژی شاردنەوەیە ئاشکراکردنە و گەندەڵیش بەواتای ئەوەی کە ئەگەر بگەڕێنەوە بۆ تعریفەکانی ترانسپەرنسی ئینتەرناشنال کە ڕێکخراوێکی نێودەوڵەتی شەفافێتە باسی ئەوەکە کە لە کورتترین تعریفا بۆ ئەوە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە لە پێناو دەستکەوتی تایبەتە دەستکەوتی کەسی یاخود حیزبی یاخود هەرچیەکی تربێت لە پێناوی دەستکەوتی تایبەتایە کەواتە گەندەڵی و شەفافێت دووشتی دژی یەکن و لە کاتێکا کە شەفافێت نەبوو گەندەڵی دروستە بێەوە کە گەندەڵیش دروست بوو متمانە نامێنێ ئەمانە هەمووی کاریگەریە بێ کە گەندەڵی دروست بوو مەجموعایە شت دروستە بێ یەکێکیان متمانەیە دووەمیان لاوازی دیموکراسیەتە خاڵێکی تر گەشەی ئابووری لاوازە بێ خاڵێکی تر ئەبێتە هۆی ئەوەی نایەکسانی و هەژاری دروستە بێ و دابەشبوونی کۆمەڵایەتی دروستە بێ ئەم دەرەنجامانە ئەبینین بە شێوەیەکی گشتی و بەشێکی زۆری لە هەرێمی کوردستانە دەرەنجامەکانی ئەبینین و ئەوە تا هاوڵاتی هیچ متمانەیەکی نییە بە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لێدوانەکانی هەمووی لێدوانەکان بە گومانەوە وەرەگیرێ و کەمتر متمانەی پێکرێ و هەمیشە بە عاملێکی ئەزانرێ بۆ ئەوەی کە حکوومەت لە پشتی ئەوە یاخود دەم و دەستگاکان حیزبەکانی کە لە حکوومەت بەڕێوە بن بە بۆنەی ئەو شتانەوە بتوانن مەجموعەشتی ترکە بکەن ئەمانە هەمووی لە دەرەنجامی ئەوایە کە چەند ساڵە و لەم تەلەڤیزیۆنەی ئەو لە تەلەڤیزیۆنەکانی تریشە و لە کەناڵەکانی تریشەوە زۆرێک لە چالاکوانان و زۆرێک لە کەسەکان قسەی لێ ئەەکەن و هۆشداری لێ ئەدەن کە گەندەڵی سەرخۆری هەرێمی کوردستانە و کێشەی گەورە دروست ئەکا و ئەوە تا ئەبینین کە خەیران دوای خەیران دروستە بێ و هەر لێدوانێکی شەیرێ لە نەبوونی متمانەوە هیچ باوەڕێکی پێ ناکرێەوە چەندەها لێکدانەوەی تری بۆکرێ ئەگەر لێکدانەکانی شوان نەبێ ئەگەر ڕوونکردنەوەکانی حکوومەت هێرێمیش ڕاست بێ بەڵام بەداخەوە کەمترین ئیستیقبالی لێکرێ بە شێوەیەکی ئیجابی زیاتر لێکدانەوەکانێکە کە بە شێوەیەکی نەگەتیڤ یاخود بە شێوەیەکە کە باوەڕی بە هیچ ڕوونکردنەوەیەک ناکرێ بەداخەوە بەس سەبارەت بۆی کە ئەوش دەرەنجامی نەبوونی شەفافێت و گەندەڵێک کە ئێسێمە دەبینین هەواڵی تەقانەوەکەی بڵاو بۆ بەشێک خەڵک لە تۆڕی کۆمەڵایەتی ینی بەشێکی ینی دڵخۆشی خۆی دەربڕی بوو بە تەقانەوەی بۆریەکە ئەمە شەر دەرەنجامی و خراپ ئیدارەدانی نەوتەیە کە و بێمتمانە گەشتە و ڕادەیە هاوڵاتی هەستی بەوە نەکرد سوودمەندی سەرەکیە لەو داهاتە گرنگە کە یەکێکە لە شادەمارەکانی ئابووری هەرێمی کوردستان کە وا بزانێ کە ئەم سوودی لێ نابینێ وا بزانێ ئەگەر نەوت بنێرێ یان نەنێرێ دەرەنجامەکەی یەکێکە وا بزانێ کە سعری نەوت بەرز بێ یان نزم بێ ئەم هیچ گۆڕانکاریەک لە ژیانی ئەم ناکە لە گیرفانی ئەم ناکە تەبیعی بەلایەوە یعنی بەڕاستی دەرەنجامێکی زۆر ناخۆشە بەڵام ئەوە تەحسیل حاصلە کاتێکە متمانە نەما کاسێکە هاوڵاتی هەستی بە نادات پەروەریەکی زۆر کرد ئەوش دەرەنجامەکەی زۆر باش گەندەڵیش نادات بەڵێ لەسەر بەرزبوونەوەی نرخینەوت کامڕۆ باز لەوەرەکە دوای 7 ساڵ گەشتە نزیک $90 هۆکارەکەی چیوە کاریگەری لێبێ لەسەر زیادبوونی داهاتی نەوتیارێمی کوردستانیش تەبیعی چەند هۆکارێک هەیە لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوتەوە
یەکێک لەوانەیە کە بەرهەمێنانی وڵاتانی ئۆپیک و ئۆپیک پلس کێشەی تێکەوتووە بعضی وڵات ناتوانن لەو ئاستا بەرهەم بێنن بەرهەمی لیبیا کێشەی تێکەوتووە ئەو تەقینەوانەی ئیمارات یاخود ئەو هێرشانەی کە کرایە سەر ئیمارات کاریگەری هەیە عێراق دیسانەوە ئاستی بەرهەمێنانی بەو شێوەیە نییە کە چاوەڕێکرێ وڵاتەکانی تری ئۆپێکیش یعنی لە حیسەکەی خۆیان ناتوانن بیکەنەمە یەکێک لەوانەیە واتە خستنە ڕوویەکی کەم هەیە دووەمیشان بوژانەوەی ئابووری جیهانە و کەمتری کاریگەریەکانی کۆڤیدە و چووکردنی بربەستەکان ئەمانە هەمووی هۆکارن کە چاوەڕێکرێ سیاری نەوت و پێشبینیەکان ئەگەر بەم ئاڕاستەیە بڕوا سیاری نەوت زیاتریش بەرز بێتەوە بەتەکید مەفروزە بەرزبوونەوەی نرخی نەوت کاریگەری هەبێ لەسەر داهات هێرێمی کوردستان و داهات زیاد بکە بەڵام لە ساڵی 2021 ئەبێ ئەوە فێر بوو بین کاتێک کە نرخی نەوتی زۆر بەرز بووە حکوومەت هێرێمی کوردستان نەیتوانیوە ئەو با بڵێن پێداویستیانەی کە هەیەی لە دابینکردنی موچە لە خەرجیەکانی لە داهاتی نەوت تابینی بکە کێشەی گەورە هەیە لە گەڕانەوەی داهات هێرێمی کوردستان نەوتی هەرێمی کوردستان مەبەستەوەیە کە گەڕانەوەی بەشێکی کەمە لەو داهاتی کە دەستەکەوێت لە نەوت زۆربەی زۆری بەملاو بەولادا پەش و بڵاوە بێتەوە چەند کۆمپانیایەک زۆر ئیستیفادەی لەکەن ئەوە دیسانەوە نەبوونی ناشەفافێت نەبوونی زانیاری وات لێ ئەکا کە لێکدانەوەی جیاجای بۆ بکەیت و بگەیتە ئەو دەرەنجامەی کە چەندە نرخی نەوت بەرز بێتەوە گۆڕانکاریەکی واناکە لەسەر داهاتی هەرێمی کوردستان چونکە لە نەتیجا بەشێکی تا سیاری نەوت بەرز بێتەوە کۆمپانیاکانی کە بە چواردەوری یاخود مشەخۆرن لە نەوت ئەوانە زیاتر سوودمەنە بن تاکو حکوومەت هێرێمی کوردستان یاخود بەو ڕێژەیە حکوومەت داهاتەکەی زیاد ناکە کە نرخی نەوت بەرز دەبێتەوە یاخود بەرهەمی زیادە. بەڵێ سوپاس دەکەین کاگیاتگەر بچین لای کاک دکتۆر غالب لە کەلارەوە لەگەڵمانە دکتۆر سوپاسیان بەدەبوونی دەکەین داوا لە ورنج دەکەین بەوەی گرفتێک درەنگ کاتینە خزمەتی بەڕێستان دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم دوای لەسەر مەسەلەی غازیش قسە دەکەین بەس سەبارەت بە تەقانەوەی بۆری نەوتی هەرێمی کوردستان کە میدیاکانی پەککە بڵاویان کردو تۆ جوڵانەوەی شۆڕژگەری یەکێتی گەلان تەقاندوێتەوە سەرنجی بوو لەسەر تەقانەوەکەی و لەسەر پێدوای دێکەنە بیانوەیەکیش بۆ مەسەلەی کەمبوونەوەی داهات و سیستی دابشکردنی موچە دکتۆر گوێت لە ئێمەیە؟ بەڵێ ئوستاد بەڵێ داوای لێبوون لە جەنابەت دەکەین درەنگ کاتینە خزمەتت بۆی گرفتێکەوە دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر تەقانەوەی بۆریەکە کە میدیاکانی پەککە بڵاویان کردوێتەوە جوڵانەوەی شۆڕژگەری یەکێتی گەلان تەقاندوێتی و دوێنێ وەزارەتی سامانە سروشتیەکان وتی بەوەی شۆرتی کارەبا بووە سەرنجی بەڕێزی چی بوو دەکرێتە پاساوێک بۆ کەمکردنەوەی داهات؟ بەڵێ سڵاو هەیە بۆ بەڕێست و بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام طبعاە بێەوە بزانین حکوومەتی هەرێم یان دەسەڵاتی هەرێم هەموو جارێک پاساوەێنە تۆ بۆەوەی موچەی هاوڵاتیان لە کاتی خۆی نەدا یعنی پێشووتر ئەیوت نرخی نەوت دابەزیوە لە بەرەو ناتوانم موچە بدەم ماوەیەک ئەیوت داهاتی سیستێمایی تەستیم نەکراوە لە بەرەو ناتوانم بیدەم ماوەیەکی تر ئەیوت کێشەی ترمان هەیە لە مەرزەکان و لە نازانم چی لە بەرەو ناتوانم بیدەم ئێستا نەوت نزیک بۆتەوە لە $90 و دەتوانێت بەو $90 هیچ نەبێ بەڕاستی نەک هەر موچە بداتوانێت خزمەت گوزاریەکی باش بگەینێ بە هاوڵاتیان بەڵام کەچی ئێستا هاتووە ئەوێ مەوزوعێکی تر دروستکە بڵێ بۆریەکان تەقێتەوە و نازانم چیوانە ئەنجا طبعا بۆری کە ئەتەقێتەوە ئێمە پارەی بۆری ئەدەین ینی ئێمە بۆ زانیاریت ئەگەر سەیری هەر تەقاریرەکانی دیلۆیت بکەیت زیاتر لە 6% داهاتی نەوت ئەڕوا بۆ بۆری بۆ تورکیا و 11% داهاتی نەوتیش ئەڕوات بۆ هەردوو شەریکەی ڕۆزنەفت و شەریکەی کاری پارتی دیموکراتی کوردستان ئەوش هەر بۆ مەسلەی نەقلی نەوت یعنی بۆ بۆریەکەیە کەواتە ئەم هەموو پارە تقریبا ئێمە زیاتر لە 16% داهاتی نەوتمانە ڕوا بۆ بۆری ئەرک نێ بەسەر ئەوانە کە حیفاظت لەسەرەوە بۆریە بکەن ئەمنێتی بپارێزن کاتە پێم وایە ئەم قسانە هەمووی پاساوە بۆەوەی جارێکی تر موچە لە کاتی خۆیان نەدەن ئوستاتی بەڕێز داهاتی نەوت زۆر زیاترە لە موچە یعنی ئەگەر تۆ دیراسەیکەی ئێستا ئێمە نەوت ئەمڕۆ نەوت تقریبا نزیک بۆ تۆ لە $90 $89 و شتێکە بێ کۆی کەیتەوە ئێمە 500,000 بەرمیل ڕۆژانە بەرهەمە هێنی تقریبا ئەدا لە ملیارێک و
140 ملیۆن دلار ئەگەر بیگۆڕین بۆ دیناری عێراقی ئەگا لە تریلیۆنێک و 650 میلیارد دینار ئەم پارە لەکوێیە؟ یعنی ئەم پارە بۆ ناخرێتە خزمەتی خەڵکەوە، ئەم پارە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودمەدنین لێی، ئەم پارە بۆ لە واقعە بۆ نایبینین، لە جادۆبانە بۆ نایبینین، لە کارەبایە بۆ نایبینین، لە نەوتی سپیە بۆ نایبینین، لە خزمەتگوزاریە بۆ نایبینین. زیاتر لە 410 جۆر باج و سەرانە لە هاوڵاتیان وەرەگرێ لە هەرێمی کوردستانە. تا دێت باج و سەرانە زیادەکە، داهاتی باج و سەرانەکە کەم ئەکا، هاوڵاتیان هیچ سوودمەدنی. یعنی ئەمەی کە ئەکرێ بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی حکوومەتەکانی عێراق لە بەحسەوە دەست پێ بکە هەتا مەلیکی نکراوە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. کەواتە ئێمە ئەتوانینەوە بڵێین حکوومەتی هەرێمی کوردستان یان من بەڕاستی ئەمە حکوومەت نییە، ئەمە چەتەگەرایەتیە، لەبەرەوە من ناوێنم دەسەڵاتی چەتەی هەرێمی کوردستان هەوڵ ئەدات هەموو جارێک پاساو بێنێتەوە بۆ ئەوەی داهاتی نەوت بخاتە خزمەتی خۆی. ئێمە بەپێی قسەی وزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێت 58% داهاتی نەوت بۆ هەرێمی کوردستان نییە، 42% بۆ وزارەتی داراییە. بەڵام من ئەگەر ورتری کەم خۆی 11 دلار کەمتر یا 12 بۆ 12 دلار کەمتر ئەم ئەیفرۆشێتیش، یعنی تقریبا ئەگەر کۆی کەیتەوە زیاتر لە 27% داهاتی نەوت ئەدرێتە هاوڵاتیان، باقیەکەی تری ڕوا بۆ شوێنی تر. و ئێمە بەهۆی ئەو 27% کە وەری ئەگرین بەناوی حکوومەتەوە لە هەرێمی کوردستان زیاتر لە 13 تریلیۆن دینارمان لەدەست دەرەچێت لە عێراقا. کەواتە ئێمە ئەگەر بە ڕقەمێکی حسابی بین وردی کەینەوە، ئێمە لەبەر خاتر چاوە جوانەکانی هەردوو بنەماڵی بەرزانی و تاالبانی ئێمە زیاتر لە 13 تریلیۆن زەرر دەکەین. زەرر دەکەین لە هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر بەردەوام بەفەرموو. بەڵێ زیانەکە چیە؟ زیانەکە بەهۆی فرۆشتنی بەڵێ لەبەر ئەوەی کە هەیە بەڕاستی چەداگەرایەتیە لە هەرێمی کوردستان بەداخەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر زەرمەند بوون، بەداخەوە کە بەهۆی ئەو ناعەدالەتیە و نادادپەروەریکە هەیە لە هەرێمی کوردستان هاوڵاتیان ناتوانن تعبیر لە ڕێیەکانیشی بکەن. یعنی کەسێک لە هەولێرە هیچ هەرەوەندەی وتی حکوومەتی هەرێم کاکە ئێمە زەرەر دەکەین، بێن ئەم 100 دلار لادەن هەتا ئێستا فڕێنراوە کەس نازانێت لەکوێ. هەروەها لە سلێمانی خەڵداوای مافی خۆیەکە گیرێت، خەڵ خۆپیشاندان ئەکات ئەکوژرێت. یعنی دوو بنەماڵە بوونەتە هۆکاری بەڕاستی چەدەگەرایەتی لە منتەقە، ئەوی تریان شەق لە مامۆسادا، ئەوی تریان شەق لە خوێندکارانەدا. یعنی بەڕاستی یەکن لە مەسەلەی دزیا و لە مەسەلەی زوڵمکردنە وەکو یەک حکومەکە لە منتەقەکەیە. باشە دکتۆر، بەس ئەوەی کە بەرەز وتت 1 تریلیۆن و بڵێن 650 میلیارد داهاتەکە بێت، ینی دوای لێ دەرکردن ئێستا بازەوەکە مانگی ڕابردوو 512 میلیارد گەڕاوەتەوە وەزارەتی دارایی. پێ دوای ئەگەر لە 142 کەش بێت دەبێت چەند بگەڕێتەوە بۆ نمونە بۆ وەزارەتی دارایی؟ نزیکەی 600 ملیارێک بگەڕێتەوە بە پارەکەی خۆمان بۆ وەزارەتی دارایی. بەڵێ ئەگەر بەپێی ئەو ڕقەمەش بێ کە بگەڕێتەوە بە ئێستا ئێمە تقریبا 800 ملیار دینارمان گەڕاند بێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت ئێکۆ پارەکە. ئێستا شەمە چاوەڕێی 200 ملیارەکەکەن کە لە ڕێی خوا لە عێراقەوە بۆمانێنێرن. طبعا هەر ئەوەندە ماوە لە موازنە بنووسن لەبەر خوا ئینێرین بۆیان، یعنی هەر ئەوەندە ماوە. یعنی ئەوە عیب نییە حکوومەتێک کە بێوێ دەوڵەتێ دروستکا و یعنی بنەماڵەیەک کە ئەم سەر زمان و بن زمانێ باسی کوردایەتی و باسی دەوڵەتدارێتیەکەن چاویان بە 200 میلیارد دیناری عێراقا هەموو ڕۆژێڵێ هات و نەهات و کەی ئەدرێ و کەی نادرێ و لیستی موچە بڵاو ناکەنەوە. ئەوەی کە بۆ من دەرکەوتووە ڕاست و دروستەکەی ئەمەیە، ئەویش ئەوەیە کە 6 ملیۆن خەڵک لە هەرێمی کوردستان کە کوردن، کوردپەروەرن، دیفاع لە کوردەکەن، ئەوەی کە کڕین و فرۆشتن بە کوردەوەکە و بە کوردپەروەریەوە ئەکا دوو بنەماڵن، بنەماڵی تاالبانی و بنەماڵی بەرزانی. ئەم دوو بنەماڵە لەو ڕۆژەوەی کە دەستیان داوەتە ئەم ئیشە هەتا ئێستا 1/4 ئیسیفادەیەکیان بۆ کورد نەبووە، جگە لەوەی کە بەڕاستی کڕین و فرۆشتن ئەکەن بە دەوڵەت و بە کورد و بە سەروەت و سامانی ئەم میلەتە. لەکوێی دنیا هەبووە تۆ 400 جۆر باج بەسەر هاوڵاتیانە زیاد بکەی، داهاتی باجت کەم بکە.
لەکوێی دنیا هەبووە مەسرور بارزانی هەر قیڕێنێ نوێشکمانی بردووە و خۆی و ئەندام پەرلەمانەکانی پارتی هەموو ڕۆژە باسی چاکسازیەکەن ئەوەی قسە کاڵ ئێمە دژی چاکسازیە لەکوێی دنیا هەبووە تۆ موچەکەت پێش چاکسازی 890 ملیار بووە ئێستا موچەت گەیەتە 910 ملیار دینار موچەی زیادی کردووە ئەیکۆ ئەو موچانێک کە بڕا ئەو مێشکەی ئێمەیان برد هەموو ڕۆژە ژاوە ژاوێکیان دروست کرد بوو ئەندام پەرلەمانەکانی پارتی کۆیلەکانی پارتی و ماساوچەکانی پارتی و کاسە لێسەکانی بنە ماڵە و مەسرور بارزانی خۆی کە مێشکوانی برد بوو هەموو ڕۆژە باسی چاکسازی کوا چاکسازیەکەی باج هەدا دێ زیاتر بە جۆری جۆرا و جۆر وەرەگریە بە جۆری کۆمپانیەکان زیاد دەکات بەڵام داهاتیان هەتا بێکەمەکە ئەو عێراقی کە پێی ئەمانەڵێن فاسدە و فەشەل و فەشەلی هێنا و ناتوانێت ئیدارە بدا و خزمەت گوزاری نییە 1970 داهاتی ناوخۆی زیادی کردو ئەمساڵ بۆ 12 تریلیۆن ئەیدی ئەمان ئەرک نەبێ وەرەقەیەکمان بۆ بڵاوکەنەوە بڵێن سەدا ئەوەندە داهاتمان زیادی کرد کە 200 باجیان بەسەر هاوڵاتیانە سەر کردە ئەنواعی باج وەکو باسم کرد 410 جۆر باج وەرەگیرێ کورە شەرمە بەرپرسە ئەمنیەکانی یەکێتی چوونەتە لای ماتۆرسکلەکان وتیان ئێوە خواردن بە چەنە گەێن بۆ ماڵەکان وتێتی بە 1000 دینار وتیانە دە ئێمە 500 دیناری شەریکین کورە عیب بە عیب بۆ 500 دینار چوونەتە سەر ئەو ماتۆرسکلانەی کە 500 دینار چییە؟ دوو چاناکە بڕۆیتە قاوەخانەیەک ناتوانین دوو چای پێ بکڕی ئەبێ دەبەیەکی ئاوت پێ ناکرێت لە قاوەخانانەی کە بە پارەی بەرپرسەکان دروست دەکرێت یعنی عیبە ئەمانە وایە لێ هاتووە ئێمە مڵایش نازانین باسی چیان بکەین دەستە بین بۆ هەرچیان گەندەڵیە دەستە بین بۆ هەرچیان دژ بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بەڵێ دەگەڕێم وڵات دکتۆر کاک یادگەر بگەڕێم وڵای بەڕێزت لەسەر مەوزوعی جگە لە تەقانەوەی بۆریەکە لەسەر مەوزوعی ئێستا هاوڵاتیان لە کوردستانە گرفتی نەوتی سپیان هەیە دەگونجێ وڵاتێک کە خاوەنی نەوت بێجاچە عێراق بێ هەرێم بێت هاوڵاتیەکانی گرفتی نەوتی سپیانە بێت یعنی لە ساڵێکە بەرمیلێک نەوتیان نەدرێتێ چکە بازۆرە ئێستا 1,290,000 خێزانەیە یعنی کۆی ساڵەکە پێویستی بە 1,290,000 بەرمیل نەوتی سپیە بەتاکید ئەسڵەن نەوت لەکوێی دنیا ئیستا بەکارێت یعنی نەوتی سپی سەیری ئێران کە ئێمە ئێران لە تەنیشتمانایە بزانە دوورترین دێهاتەکانی ئێران بە هێڵی غازەوە بەسراوەتەوە کە بۆ گەرمکردنەوە بەکارێ سەلامەتترە پاکترە دۆستی ژینگەیە و هەرزانترە یعنی بەداخەوە لە هەرێمی کوردستانە نەک هەربیر لەوە ناکرێتەوە جارێ ئێمە ناتوانین نەوتە سپیەکە دابینین ئەگەر بیرکەینەوە ئەو کێشانە لە چی دروستە بێ لە نەبوونی بنیەیەکی تەحتی ژێرخانی ژێرخانی نەوتی پیشەسازی نەوتی دروستە بێ ئێمە لە هەرێمی کوردستانە 3 بۆ 4 پاڵاوگەمان هەیە و دوانی سەرەکی گەورەمان هەیە کە کار و قەیوانن تەنها کار توانای بەرهەمێنانی 175,000 بەرمیل نەوت پاڵاوتنی هەیە ڕۆژانە بەڵام بەداخەوە بینی بڕێکی زۆر کەم سوود لەمە وەرەگیرێ لە کاتێکە ئێمە کە نەوتەکەمان ئەفرۆشین معلومی جەنابتانە بۆچی فرۆشین و بەکی ئەفرۆشین ئێمە بۆ ئەو پاڵاوگانەیە فرۆشین پاڵاوگەکانن زۆربەی زۆری کڕیارەکانمان و بەکارێنرێ بۆ لە 160 بەرهەمی پاڵاوگەکان بۆ سوتەمەنی بەکاریە کە بۆ بەنزینی سیارەکان و بۆ هاتوچۆیە بەکاریەوە کەیتری بۆ گەرمکردنەوە بەکاریە کێ ئەمانە بەرهەمێنرێ پاڵاوگەکان ئێمە کاتێکا پاڵاوگەمان هەیە واتە بنیەی تەحتیمان هەیە بۆ پاڵاوتنی نەوت و بتوانین ئیمکانیەتی ئەوەمان هەیە کە ئەو پێداویستیانە پڕ بکەینەوە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان لەبەرەوەی خۆی خستوەتە ژێر ئیلتیزاماتێکی زۆرەوە نەوتەکەی پێشوەخت فرۆشتووە ئەو نەوتەی لە بەردەسانیە بیا بە پاڵاوگەکان یاخود وامان پێڵێ ئەو نەوتی تەواوی لە بەردەسانیە بۆ پاڵاوگەکان و ئەبینین لە راپۆرتەکانی خۆیان کە بڵاویەکەنەوە دیلۆیت مانگانە چەندێک پارە وەرەگرن وەکو پێشەکینەوە چەندێک قەرزەکەن چەندێک ئەیەنەوە ئەمە واکە کە تۆ ئەو نەوتەی بەرهەمێنی نەتوانی بۆ سوودی هاوڵاتیانی خۆت بەکاری بێنی ڕاستەوخۆ سوودی لێوەربگرن چونکە ڕاستە و خۆ سوود وەرگرتنی هاوڵاتی ئەوەیە کە ئیستە تۆ ئەزمەی غازی ماڵانت نەبێ ئەزمەی سوتەمەنی نەوتت نەبێ ئەزمەی بنزینت نەبێ ئەمانە کە ئەبینین لە کوردستانە بە بەردەوامی هەیە لە 20 ساڵی ڕابردووە بە دەگمەن هەیە ئەم کێشانە دووبارە نەبێتەوە ئەم چاوپێکەوتنانەی کە ئێمە یەکێن بەداخەوە هەر مانگێک جارێک دووبارە ئەبێتەوە لەسەر هەمان کێشە قساکەین هیچ لە مەسەلەکە ناگۆڕێەوە هیچ ناگۆڕێەوە هیچ نەکراوە یعنی ئیسە لە وڵاتانە وای لێ هاتووە کە بەرەو ئەوە ڕۆین کە خەڵک ئەم نەوت بەکارنێنێ بنزین بەکارنێنێ بەرەو سەرچاوی تری وزە بڕوە ئێمە تازە بیر لەوە ئەکەینەوە کە ئایا
نەوتی سپی دابی نەکرێ بۆ ماڵان یان نە غاز دابی نەکرێ بۆ ماڵان یان نە بنزین هەیە سیارەکان هاتوچۆی پێ بکەن یان نە گرفت کێشە لەسەر قەیران دروستە بێ لە پێناوی چیە لە ئیدارە نەدانێکایە و دیسانەوە ئێڵێم لە گەندەڵیایە کاتی ئاوەکە لێڵ بوو مەجای زۆری تایە کاتی ئاوەکە ڕوون بوو کە شەفافیەتە ئەو وەختە خەلەلەکان ئاسان دیارە و ئەتوانێت چارەسەر بکرێت و من بە دڵنیایی چەند جارێکی شوتومە کێشەکان ئەزانرێت چییە خەلەلەکان ئەزانرێت چییە حکوومەت پێش ئێمە لە ئێمە باشتری سەزانێ هۆکارەکان چییە و ڕێگە چارەکانی چییە بۆ دەستی بۆ نابا ئەمە پرسیارە لە خۆی کا پێمان نەڵێ هاوڵاتی بۆچی متمانە بە حکوومەت نەکە ئەو شتانە چاک بکە خۆی هاوڵاتی ئۆتۆماتیکی متمانە بە حکوومەتەکە ئەو شتانە چاک نەکە هاوڵاتی چی ئینتیمایەکی هەبێ بۆ ئەوەی کە 1000 کەڕەت نرخی نەوت بەرز بێتەوە 1000 کەڕەت بنزین زۆر بێ ئەم هیچ ئیسفادەی لێ نەکە نە معاشەکەی پێوەرگرێنە حرەکە لە بازاڕ دروست بکە نە ماڵەکەی پێگەرم کاتەوە لەبەرەوە بەداخەوە ئەڵێم دیسانەوە وەزارەتی سامانە سروشتەکان چەند جارێکی شوتومانە وەزارەتێک دەوری وەزارەتێکی ئەمنی ئەبینێ و زانیاری لێنایە و تەحەدا ئەکەم لێرەوە هیچ پەرلەمانتارێکی هەرێمی کوردستان بە تەحەداوە ئەڵێم بەوانەی کە لە یەکێتی و پارتیشن زۆر جارە بینی لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە تەحەداکەن ئەڵێن زانیاریمان لایە زاریاریان لابێ یەک بە یەک بیرەنەوتەکان هەرێمی کوردستان چەنە ئینتاجی هەیە زاریاریان لابێ گرێبەستی کار لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستانە لە کێڵگەری خورمەڵە چۆن بێ زانیاریان لابێ بۆری نەوتی هەرێمی کوردستان گرێبەستەکەی چۆن بێ و بەچی پێوەرێک ئەو نرخە ئەیرێ بە ئەو دوو کۆمپانیای ڕۆزنەفت و کۆمپانیای کار لە بری گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان تەحەداکەی کە هیچ زانیارێکیان لا نییە ئەبینی ڕۆژانە پرسیاری سەیر و سەمەراکەن وەزارەتی سامانە سروشتەکان و حکوومەت هەرێمی کوردستان زۆر سێلەکتیڤە واتە هەڵە بژێرێ لەو وەڵامانەی کە ئەداتەوە چەند وەڵامێکی کەم کە هەموو کەسێک توانێت دەسیکەوێ لە هەموو سایتەکانە دەسەکەوێت لە ئاژانسەکانی هەواڵە دەسەکەوێت لە کۆمپانیانە نەوتەکانە دەسەکەوێت بەشێکی کەم لەوانە بڵاوکاتەوە ئەویش نایە بە هەموو پەرلەمانتارێک لە ناو پەرلەمانتارەکانە بەداخەوە مەجموعەی پەرلەمانتار هەڵەگرێت بۆ ئەوەی کە خۆی ئەزانێت بە شێوەیەک تەوجیهی بازاڕی پێگا لەبەرەوە هاوڵاتی ناحەقی نییە متمانەی نەمێنێ چونکە کەس زانیاری لانیە کەس هیچ شتێکی بەدەست ناکەوێت لەبەرەوە کێشە لە دوای کێشە دروستە بێ هۆکارەکەی وازەحە لای هاوڵاتی حکوومەت خۆی لێکڕ کردووە حکوومەت کێشەیەکی لاواکی دروستەکە بۆ شاردنەوەی کێشەیەکی تری گەورەتر و معدل لە هاوڵاتی هەرێمی کوردستان لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی تر لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی ترەچە ئەمە وەت پیاڵێک کە بەرنامە ڕێژینیە لە هەرێمی کوردستانە و من گومانەکەم کە ئەمانە هەمووی بانقەس دەکرێت چونکە چارەسەرەکان چارەسەری مستحیل نین چارەسەری زۆر قورس نین دکتۆر غالب باسی پاکێجی چاکسازی کرد کە وتیان بندیوار نامێنێت وان نامێنێت دوای چەند ساڵە ادعاکرێت لە نەکەم حکوومەتی پێشووتریش ادعای چاکسازیەکەن تاکوسە لەسەر ئەرسی واقع هیچمان نبینیوە چاکسازی کاتێ نەتیجەیە بێ گرفانی هاوڵاتی فەرق بکە معاشی هاوڵاتی فەرق بکە کارەباکەت فەرق بکە بنزین و نرخی بنزینت فەرق بکە غازی ماڵان فەرق بکە نەوتی ماڵان فەرق بکە خزمەتگوزاریە گشتیەکان فەرق بکە بژانەوەی ئابووری هەبێ ئەمانە هەمووی بەعکسەوەیە بەداخەوەڵێم و هەمووشی نەتیجەی گەندەڵیە دکتۆر بگەرم وڵای بەرزت بە حکومەوەی کە بەڕێزت پێشتر ئەندامی لیژنی ئۆتۆغاز بووی مەسەلەی دابینکردنی نەوتی سپی ئەرکی کێ نەوتی سپی ماڵان کە ئێستا مرۆ حکومەت داماری بڵاو کردوەوە دەڵێ 65 میلیۆن لیتریان دابش کردووە بڵین کۆی کوردستان پێویستی بە 250 تا هەولێر 28 میلیۆن لیتر سلێمانی 18 دۆکیش 19 میلیۆنیان دابش کردووە و بازەوەکەن ئەوەی کە پێشتر دابشکرا و 55,000 لەمەدا بۆ شارەکان لەبەرەوەی داهاتیان باشترە دەیکەن بە 90,000 بەڵێ طبعاً هەرێمی کوردستان تقریبا پێویستی بە 288 میلیۆن لیتر نەوتی سپیە بۆی هەر ماڵە بەرمیلێ نەوت وەرگرێت کە 216 لیترە هەردوو پاڵاوگەی بازیان و کەڵک ئەتوان لە ماوەی 2 مانگەوە ئینتاجکەن یعنی هیچ کاریگەریشی بەسەریانەوە نابێ و ئینتاجەکەن بەڵام حکوومەتی هەرێم هاتووە ئەوەی هەڵگرتووە ینی هەموو دامێکی سوتەمەنی هەڵگرتووە و بە نەوتی سپیشەوە خستوێتێ بازاڕەوە یعنی ئێستا ئەوەی هەیە کە تۆ لەبری ئەوەی بە 35,000 پێتی بدەن بە 180,000 بە 190,000 بەم سەرمای کڕی و ئەمەش هەمووی داهاتە بەسەر هاوڵاتیانە ینی داهاتێک زیاترەکە لەسەر هاوڵاتیان ئێمە کە لە پەرلەمانی عێراقا بووین لە بڕۆ لە لژنەی نەوت بووم توانیمان لە مروری ئەو زەمەنەی کە لە پەرلەمانە بووین ساڵانە 100 میلیۆن لیتر بێرینەوە بۆ هەرێمی کوردستان
من بە 31,500 ئەم هێناوە ئەمانە چونەیاندا بە 50,000 کۆمپانیاکەی سلێمانی عایدێشێتی بوو دوو کۆمپانیاکەی هەولێر و دۆگش عایدی پارتی بوو تقریبا 15,000 16,000 پارەیان 20,000 دیناریان لێ ئیستیفادا کرد و چەند جار نووسراومان کرد دامانە دەستەی نەزاها بەڵام عێراق ئەوەی بە منی وتوتی یابێ نینێرین یا ئەبێ کە ناردمان ئەبێ ئەواندا بەشکەن خۆ ناتوانین بڵێنە مەحافظان بەڵام تۆ سەیکە ینی ئەم محافظانەی کوردستان و ئەم بەرپرسانی کوردستان بوون بە دەڵاڵی کۆمپانیەکان ینی ئیش بۆ کۆمپانیەکانە دۆزنەوە بیرەکەنەوە لە ماڵەوە دانیشن خۆی بەرپرسی ڕازگۆ لەگەڵ خەڵکە لە ماڵەکە دائەنیشە بیرەکاتەوە چۆن خزمەت خەڵکەکەی بکە چۆن جادەیە زیاتر چاکە چۆن مۆدیلی تازە بێنێتە کوردستان چی بکە بۆ کوردستان باشە دەرەوە ئەگەر ڕێرزان چیە بەڵام ئەمان نا ئەمە بیرەکەنەوە یەکسەر بیر لەوەکەنە چۆن کۆمپانیاک بێنین بخەنە ناو حکوومەتەوە ئیتر ڕۆژێک کامیرەی ئەدەنێ ڕۆژێک وەرەقەی تەبعی ئەدە وەرەقەی ئینساخی ئەدەنێ ڕۆژێک کۆمپانیایەک خەنە بەردەم دائیرەیەک ئەڵێن تۆ ئەبێ بچی لەو شوێنە وەرەقەما بۆ بێری تر جەواز وا لێ ئەکەن کورد ئەمرور وا لێ ئەکەنەوە تا ئاخیردا سیارەکان شرا بە سیارەکان لە بەردەم معرەزەکان ئەوش کرا بە ئەلکترۆنی کرا بە ئەلکترۆنی بەمانای ئەوەیە کە کۆمپانیەکە پارەکەی بۆ کۆمپانیایەک بێت کە عایدیایەکێتیان پارتیە لەبەرەوە مەسەلەی نەوت ئێمە بە 100 ملیۆن لترمان هێنا دوایەوەی ئێمە کە لە پەرلەمانە نەماین ئەم وەزیری سامانە سروشتەکانە هەر لە خۆی چوو بۆ لای وەزیری نەوتی عێراق وەکووتی بە چای خواردنێک چوون اتیفاقم کرد اتیفاقەکانی چی بوو هەمووی لە زەرەری هاوڵاتیان یاریمی کوردستان بوو چوو نەوتی بەگران هێنا بنزینی بە 650 ئێمە بنزین اتیفاقمان وا بوو کە بە 450 بهێنێتە ناو هەرێمی کوردستان و عێراق کەچێ چوو بە 690 هێنایە ناو هەرێمی کوردستانەوە اینجا لەگەڵەوەشە ئەو بنزینەی کە دێ لە عێراقەوە کۆمپانیای کارەی گۆڕێت مواصفاتەکانی ئەگۆڕێت بێنزاینی کە فحوساتی هاتووە بۆ من بێنزاینی بنزینەکە زیاترە لە 1.6 کە لە یەکە بێت کەمتر بێت چکە مادەیەکی سەرەتانیە مادەیەکە شێرپەنجە دروستەکە لە هەموو عێراقە مەمنوعە تۆ نازەمە بنزینت لەکوێ پەیا کرد لەکوێ هێنات یعنی شتی وا ئەکەن شتی سەیری وا ئەکەن ئەم حکوومەتە و ئەم بەرپرسانەی هەرێمی کوردستان تەسەوور ناکرێ بەشێکی بۆ واگەڕێمەوە بێدەنگی خەڵکە ئەوەندە خەڵک بێدەنگ بۆ لە ئاستیانە خەریکە ئیتی وای لێدێ لە ماڵەکەشمانە ڕۆینە دەرەوە پارەمان لێ وەرەگرێت لەبەر ئەوە بەرپرسی یەکەم لە نەمانی سوتەمەنی و بەتایبەتی نەوتی سبی لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم و وزارەتی سامانە سروشتەکانە باشە کاکتۆر یەک بەرمیلی زۆرە حکوومەت دەتوانێت دابینی بکات تۆ نەتوانی نەوت بۆ یەک بەرمیل زۆرە نتوانێت بۆ سێ مەحافەزە نەوتی سپی دابینکە بەڵێ یەک بەرمیل ئەوەندە زۆرە کە بۆ خێزانی نتوانێت لە ساڵێکە دابینکە پرسیارەکە بەڵێ وتم یەک بەرمیل ئەوەندە زۆرە کە نتوانێت بەرمیلێ چییە کاتی خۆی حکوومەتی عێراق سێ بەرمیلی دابینە کرد بۆ ناوچانەی کە سارد بوو بە تایبەتی سلێمانی 2 بۆ 3 بەرمیلی ئەنارد ساڵانە پێش 2014 هەر لە 2014 کە ئەمان باسی سربەخۆیی نەوتیان کرد سوتەمەنیان گران کرد بنزینیان گران کرد نەوتی سپیان بە مەدعوم نەهێشت ئەوە وەزعی خەڵکە 33 میلیارد دۆلار قەرزار بوون نەوت زیاتر لە 1 میلیار و تا ئەم کاتێک ئێمەتیایەتین زیاتر لە 1 میلیار و 400 میلیۆن بەرمیل نەوتیان دەرهێناوە کەچی ئێمە قەرزارین خزمەتگوزاریمان کەمی کردووە باب زیادی کردو بەسەر هاوڵاتیانە جۆر ئەنواعی جۆری باب زیادی کردووە مەرزەکانمان مانگی 11 مەرزی پەروێزخان کە لە کەلارە داهاتی 30 میلیارد دینار بووە ئەی کۆ پارەکەی خەڵکی هاوڵاتی کەلار کۆ ئەستفادەی لەم پارە کردووە گەرمیان کۆ ئەستفادەی لەم پارە کردووە جادەکانمان هەمووی تێک چوون یعنی ئەم ڕێگەی کەلار سلێمانیە 100 تقریبا نازانم 60 کیلۆمترە 140 کیلۆمترە بۆتە ڕێگەی ئاسیا ئەوروپا یعنی بەڕاستی لە 2011ەوە پارەی بۆ سەرفەکەن و هەر تەواو نەبوو یعنی ئەمە ئەوە گەێنی ئەمانە ماڵی حکومەتدارەتی نین کاکەمانە خێڵن خێڵ ناتوانێت حکومداری بکە خێڵ ناتوانێت بە یاسا ئیش بکە خێڵ ناتوانێت بە قوانین ئیش بکە خێڵ تۆ سیرکە یعنی ئەم حکوومەتە 3 ساڵ موازنەی نییە کورە هەر عیبە یعنی لە هەر بکاکە ئەو وڵاتانەی کە شمولین کە دیکتاتۆرن موازنەی ساڵدانن بودجەی ساڵ یان یاسای بودجەی ساڵدانن ئێنازام تۆ بۆ نیتە یعنی پارەکە بە تەرش و پڵاو بخۆیان سەرفەکەن کەس نازانێ لە شوێنی وا 152 میلیۆن دۆلار بە تونێلێکا سەرفەکەن کەچی جادەی کەلار سلێمانی پێویستی بە 7 میلیارد دینارە بۆی سەرف ناکەن باشە دکتۆر لە لادەیەکە 6 میلیۆن دۆلار بۆ ڕێگەوبان بۆ ئاوەڕۆ زیادە سەرفەکەن بەڵام دەربەنیخان قەزایەکە بێ ئاوە چەندین ساڵە ناتوانم میلیۆنە دۆلاری بۆ باشە دکتۆر یعنی ئەم بێ پلانیە و بێ ئستراتیجیە بۆ ئەگەڕێتەوە ئێمە دەوڵەتێکی خێڵەکین
ئێمە مەلیکیش نین، ئێمە خێڵەکین، خێڵ بەڕێومانە بات. ئەم خێڵانە بخۆیان داریشتور خەریکی دابەشکردنی پارن، خەریکی دابەشکردنی سەروەت و سامانن. با بەعیبە بۆ وەزیرەکانی گۆڕان و یەکێتی لە ئەنجومەنی وەزیران ناوێرن دیفاع لە سلێمانی بکەن. ئاخر خەڵکی سلێمانی چ گوناحێکیان کردووە کە ڕۆژانە 100,000 بۆ 1,300 تەن غازی ماڵان بەرهەم دەهێنرێت بۆ هەرێمی کوردستان کەچی خەڵکی سلێمانی سوێ ئەگرن بۆ غاز، شەوانە دەستیان ناکەوێت، لە گەرمیانە غاز بەرهەم ئەهێنێ وەرە لە کەلارە بزان بڵێ غازت دەسەکەوێت، دەست ناکە. ئەمە بۆ ئەمە گوناحن. ئەم خەڵکە متمانەیدا بە کاتی خۆی متمانەیدا بە یەکێتی و گۆڕانە بەرەوای داتوە. وەزیرەکانیان ناوێرن بەرابەر مەسرور قسەیە بکەن، ناوێرن بڵێن کاکە ئێمە نوێنەری ئەو شارین، ئەو شارە کاول بوو بەدەستەوە، ئەو شارە کاول بوو ئەگەر ئێوە ڕاستگۆ بن. بەڵام من ئەزانم چ مەسرور چ قوبات چ پاوێ هەمویان شەریکن. ئەوەی بڵێ شەریک نیم لە داهاتی نەوتا درۆکە، چونکە ئەگەر شەریک نەبێ قسە ئەکا، ئەگەر شەریک نەبێ ئەڵێ لەکوێیە. ئاخر ناکرێ ئێمە ڕۆژانە 45,000 بەرمیل لە نەوتی حەسیرە کە لە نزیک لە ناحەی سەرقڵایە عاید قەزای کفریە، خەڵکی کفری بێئیشە. گەنجەکانی کورە خەڵکی کفریان هەر چۆڵ کرد، خەریکە هەمووی دێ بۆ سلێمانی و بۆ کەلار و بۆ شوێنەکانی تر لەبەرەوە ئەوەندە خزمەت گوزاریان نییە. قەزایەکە کارگەیەکی باشی تیانە بۆی گەنجەکانی ئیشی تیا بکەن، کارەبایەکی باشیان نییە، خزمەت گوزاریکی باشیان پێ ناگەێنرێت، کەچی ئەو شارە ناوی شاری وەزیران بوو. ئەمان نەوتەکەی بن بۆ خۆیان کاکە چێتە سەر ڕقم حیسابی بنەماڵەکان. ئەم بنەماڵانە بە پێی پەتی هاتنە ناو هەرێمی کوردستان و بە ناوی کوردایەتیوە بە 100 ملیارد دلار دەرچوون. هەمویان کورە حکوومەتی عێراق 7 بۆ 8 باخیرەی نەقڵی نەوتی هەیە، کۆمپانیای قەیوان لەوە چێت 10 بەس باخیرەی نەوتی هەبێ. بەرپرسانی عێراق کەسیان تەیارەی شەخصیان نییە، بەرپرسی کۆمپانیای کار تەیارەی تایبەتی هەیە. خۆش لەوەیە وەفدەکانی هەرێمی کوردستان کە ئەهاتن بۆ لای ئێمە بە تەیارەی تایبەتی شێخباز ئەهاتن. ئەیدە چۆن ئەمانە ئەوێرن بەرامبەر شێخباز بڵێن بۆچی وا ئەکەیت و بۆچی وا ناکەی. نێچیر لەو ڕۆژەوەی کە سەرۆکی حکوومەت بوو دەبوایە بێ پاڵاوگە بۆ حکوومەت دروستکە، کەچی پاڵاوگەی حکوومەتی بە نووسراوی ڕسمیدا کۆمپانیای کار. ئەگەر کۆمپانیای کار هەیە نێچیر خۆی نییە چۆن ئەمە ئەدا پێی؟ ئەگەر هی پارتی نییە کەسێکت بینە پاڵاوگەیەکی گەورە کە 200,000 بەرمیل لە ڕۆژێکات تەسفێ بکە کە تۆ بچی بە نووسراوێ بە یەک وەرەقەی ئەیفۆر بیدەی بە کۆمپانیایەک، کەسی وات بینێ تاپۆی پاڵاوگە بکە بۆ شەریکەکە شەریکەکەی خۆی نەبێت، یان دەیان شەریکیان دروستکە بە ناوی تەولیدی کارەباوە هەموو مەحەتەکانی تەولیدی کارەبا بەرهەمهێنن بە غازی ئێمە بە گازوایلی ئێمە کە بە بەلاش دەستیانەکەوێ ئەچن کارەبا بەرهەمێنن ئەیدەن بە عێراق، ئەی فرۆشنە عێراق بە هەر کیلۆواتێکی بە 10 سنت و بە 10 دلار و بە نازام چەندێک کە پارە لە عێراق وەرەگرن بۆ کۆمپانیاکانیان. لەو ڕۆژەی ئێمە کە بێموچە ئەکراین کە موازنەمان ئەبرا لە عێراقا بەهۆی مەسعود بارزانی و عائیلەکەی و بەهۆی سربەخۆیی نەوت کە پارەکەی بۆ ئەوان بوو، کۆمپانیای کار و قەیوان و ئەحمەد ئیسماعیلی ماس پارەیان دەرەکرد لە عێراقا، کاریان نەکرد لە عێراقا. ئەی بۆچی کۆمپانیەکان خۆیان سەحب پێ ناکەن؟ لە بیرمە لە 16 ئۆکتۆبەر نێچیروان بەرزانی یەک وشەی نەوت، بەس دوای 16 ئۆکتۆبەر پێم وایە 19 ئۆکتۆبەر بوو یا 20 ئۆکتۆبر بوو شەریکەی کاریان دەرکرد لە مجموعەیەک ئیشی عێراقدا. یەکسەر نێچیروان بەرزانی بەیاننامەیەکی لەسەر خێرە نێچیروان بەرزانی ئەگەر تۆ سەرۆکی حکوومەت بووی 51% عەرز بەهۆی ریفراندۆمەکەی مامەتەوە لە دەزمان دەرچوو بۆ قسەت نەکرد، بەس بۆ کۆمپانیای کاریان یەکسەر دەست کرد بە بەیاننامە و بەیاننامە دەرکردن لەسەر حکوومەتی عێراق. ئێمە ئەوە بزانین، خەڵکی هەرێمی کوردستان ئەوێ بزانێت کە ئەم بنە ماڵانە بۆ خۆیان کارەکەن، بۆ سەروەت و سامان خۆیان کارەکەن، بۆ کۆکردنەوەی پارە کارەکەن. ئێستا ئەم شەڕەیەکە دروست نەکردووە. قوبا تاڵەبانی لە بیرمە کاتی ئینتیخابات لە قەڵاشێوانە ئەیقیڕان ئەیوت ئێمە ئیشەکەین بۆی بە یەک ریزی کار بکەین، چیتر نایاڵین پارتی بە قەسەم بەخوا نایاڵین پارتی ببێ بە خاوەنی ئێمە، دەفەرم و کوا لەکوێیە قەسەمەکەی کەوتووە ئەبێ سێ ڕۆژ ڕۆژوو بگرێ ئەگەر ڕاست بات.
کوا ئەمانە کوا یەک ریزەکەیان بەس لە تەیارەکە یەک ریزمون کە ڕۆشتن باشە دکتۆر ئەو بەشێکی تریان بە تەیارەتی ڕۆشت بوو باشە دکتۆر غالب بەڵێ ئەمانە هیچ کات یەک ریز نەبوون بۆ پۆست و پلا یەک ریزن هەتا پارەکە بەشکەن یەک ریزن دوای کە کێشیان بۆ دروست بوو لەسەر پۆست و پارە و پلە و پلا یەکسەر دەست دەکەن بە تەشیرکردن بە یەکتری و قسەکردن بە یەکتری و ئەگەر کەسیان دەست نەکەوێت ئەوە ئۆپۆزیۆنە دۆزنەوە ئەیکەن بە کێشەکانیان نەخەنە سەریان. سپاس دەکەم دکتۆر دەگەڕێمە وڵات کاک یادگار بگەڕێمە وڵای بەڕێزت ئەوەی کە بەڕێز وتت دەرەنجامیەوەی کە ئێمە بۆ نمونە کێشەی بنزینمان هەیە کێشەی نەوتی سبیمان هەوەیە کە ئێمە پاڵاوگەمان نییە یاخود لەبارەی غازەوە دەکرێم ئەوەندە دۆڵەمەند بین ئێستا بکڵی غاز بڵێن لە گەڕەکەەکانی شەر دەست نەکەوێت هاوڵاتی بچێت سەر بگرێ ئەمڕۆ پارێزگای سلێمانی باسیەوە کرد بۆ گەر سێ بەتەڵەتەیە ناوی بیکەی بە چوار یاخود ئەگەر ئۆتۆمبیلی غازەکە نەگەڕا لە گەڕەکەکەت مەیکە بە موشکیلە ئێمە لە کوێین بڵێن بۆچی وامان بەسەر هاتووە؟ طبيعي وتم ئێمە بنی تەحتیمان هەیە پاڵاوگەکانمان هەیە ڕاستە پاڵاوگەکان هی حکومی بوو کرا بە پاڵاوگەی ئەهلی بەڵام کێشەی غازەکە لەوەیە دیسان ئێمە قاوەنی غاز نین ڕاستە کێڵگەی غازمان هەیە ڕاستە غازێکی زۆرمان هەیە و ئینتاج شەکرێ بەڵام ئێمە خاوەنی نین ئێمە و ئەو غازەی کە ئەمڕۆ هەیە ئێمە لە کۆمپانیایە کڕینەوە ڕاستەی خۆمانە هیدانا غازە ئێمەی کڕینەوە ئەبوایە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کێشەی داناغازیش مەشهورە کە چی بەسەر هەرێمی کوردستان هێنا ئەو عەقدە خراپەی کە کرا لەگەڵ داناغازە چەندێک کەوت لەسەر هاوڵاتی هەرێمی کوردستان و ئیستش بەردەوام هاوڵاتی هەرێمی کوردستان باجی ئەو گرێبەستە خراپە ئەیە کە لەگەڵ داناغازە کراوە کە ئەوەیە ئەو غازەی کرا ئەبێ بیکرێتەوە لێ داناغاز ساحێبێتی ئەوەی کە بەرهەمیە لە کۆرمۆر بەرهەمیە و ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود کۆمپانیەکانی کە کۆمپانیان دیارەکە معلومە ئەو کۆمپانیانەی کە ئەتوان نەو گرێبەستانە لە داناغازیش بکردنەوە چۆنچۆنیە توانن وەکیان لە پشتە بەعام و کۆمپانیای حیزبین هەمویان بەعام بە شێوەیەکی گشتی قساکەم ناوی کۆمپانیایەکی تایبەت لەبەرەوە ئەم کێشەی ئیدارەدانە کێشەی بوونی گرێبەستی خراپە گازەکەت لە دەستی خۆتانیە کاڵێم گاز مەبەستم غازی سروشتی حتا ئەوەشی بۆ محەتەکانی کارەبای کڕین بەشێکی بەخۆڕاییە بەشێکی تریشی ئەبێ بیکڕینەوە جارێکی تر لە بۆ بەرهەمێنانی کارەبا و دیسانەوە غازی شلیش لە جیاتی ئەوەی ئەگەر هی داناغازیش وایە مەرجێکمان بەسەرا فەرز بکردایە کە بە سعری داشکاو بۆ بازاڕی ناوخۆ و تاوکو پێداویستی ناوخۆ هەبێ مەمنوع بێ بە هیچ شێوەیەک بیفرۆشرێتەوە بە دەرەوە و دەرەوەی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە بینین بە سعری بازارەوە ئیسەر سعری گاز هەرزانە کۆمپانیەکانی استیغلالی ئەوەیان کردووە لە جیاتیەوە بە سعری داشکاو بکەن لە دەرەوە هەناردەیەکەن وەکو چەند جارێک بیستومانەوە لێدوانی چەند پەرلەمانتارێکیش هەیە لە حدودەکانەوە چ لە ئیبراهیم خەلیلەوە و چ لە باشماخەوە غازەکە هەناردەی ئەلمینیا کرێ ئەفغانستانەکرێ وڵاتانەی ترەکرێ لە جیاتی ئەوەی لەم سەرمایە ماڵی کوردی پێگەرم بکرێتەوە ئەچێت سوودەکەی چێتە گرفانی چەند کەسێکەوە و خاڵێکی تریش ئەوەیە کە دیسانەوە خەزانی ئەمبارکردنی غازی شلمان نییە غازی ماڵانمان نییە کە لە هاوینە بەرهەم هەیە بەڵام ئێمە کەم بەکارێنین و پێویستمان پێی نییە گەر بتوانین خەزانی زۆر هەبێ و ئەمباری زۆر هەبێ ئەو غازە ئەمبار بکرێت لە زستانە پێویستی پێی نییە دیسانەوە جارێکتر چووکەین تاقین تاچەکە دیاری کراوە بەڵام خواست لەسەری زیاکە ئەگەر تۆ خەزنت کردوێ ئەتوانی جارێکی تر لە وەرزانەی کە سەرمایە یاخود خواستی لەسەر زیایە بیخیتەوە بازار بە هەمان سعر و ئەمە ئیدارەدانێکی باشەوێ و ئەمە ئیرادەیەکی کە ئیرادەی قۆرەخکاری نەبێ ئیرادە بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی هاوڵاتی لە پێش بەرژەوەندی تایبەتی کۆمپانیا حیزب بەرژەوەندی کەسیەوە بێ کاتێک کە بەرژەوەندی و خەمی هاوڵاتی بوو بە خەمی گشتی و دام و دەستگاکانی حکوومەت یاخود ئەوانەی کە فەرمانڕەواییەکەن کە ئەڵین دام و دەستگاکانی حکوومەت بەڕاستی بەداخەوەڵێم بەداخەوەڵم جارێکتر بەس ناومان ناوی حکوومەتە مؤسسات نین و مؤسساتی حکوومەت نین لە دەرەوەی حکوومەت و لە دەرەوەی دام و دەستگا ڕسمیەکان لایەنی تر هەیە تا حکوومەکە بەسەریەوە و ئەوان بڕیار دەرن و کاتێک کە ئینتیماکان ئینتیما بۆ هاوڵاتی بوون نەبوو بۆ نیشتیمان نەبوو بۆ بەرژەوەندی گشتی نەبوو ئەو وەختە ئەم نەتیجەی لێبێت ئەبینین بەداخەوە کورتی کاتم نەماوە بەس سەبارەت بەوەی کە سیستەمی غاز لەی شوێنێکەوە ماوە ئاوا بە ئۆتۆمبیل بگەڕێ و ئێستا گەڕانەکەش نەماوە لە کوردستان سیستەمی غاز وتت نەوتی شەر بۆ خۆگەرمکردنەوە نەوتی سپێر بەکار نایێت بە کورتی بێ کەمتر لە خولەکێک سپاس دەکەم مەگەر لە وڵاتێکی لە شوێنێکی و کۆرێمی کوردستانە نەوت بەکار ببێنرێ بۆ
بۆ خۆگەرمکردنەوە گینا لە عێراق و لە هەرێمی کوردستانە نەوت بەکارەیان دێ بۆ شتانە گیناوەتە لە ئێرانی دراوسێماناگە لە ژێر ئەو هەموو گەماروایە لەو وەزعی اقتصادی خراپایە دوورترین دێهاتەکانیش هێڵی بۆری غازی ماڵان تەوزیع کراوە لە ڕێگەی شوپاشەوە بەو ڕێگەیە گەرمەکرێتەوە کە زۆر سەلامەتە زۆر پاکە و مەترسی زۆر کەمترە لەبەرەوە نەخێنەوەڵا ئەم شتانە ئەگەر بۆ کابراایکی ئەوروپی باسکەی هەر تەقی مێشکیە نەک بۆ ئەوروپیەوە بۆ ئیستا بۆ ئێرانیەک بۆ هاوڵاتێکی ڕۆژهڵاتی باسکە گاڵتەی پێیەکە ئێوە تا ئیستا بە دوای سەرەی غاز و سەرەی نەوتەوە ڕاتە دەکەم کاک دکتۆر غالب سێ خولەکێکمان ماوەگەر بە کورتی بۆمان کورتکەوە سەبارەت بە کێشەی غاز سەرنجی تۆ بوو چی بوو لە سەرەوەی کە کێشەی غاز سەریاڵدا و ئەمڕۆ پارێزگاری سلێمانیش باسی لەوە کرد بوو کە چارەسەر کراوە کێشەکە چییە و بە چۆن چارەسەر دەکرێت بە کورتی بێ سوپاس دەکەم بەڵێ تەبانە و غازەی ماڵان پێوترێ LPG غازی ماڵان ئێمە یەک حەقلمانەیە ناوی حەقلی کۆرمۆرە کە ڕۆژانە 1000 بۆ 1300 تەن غاز بەرهەم دێنێت تەبان خۆیە بێ کۆرمۆر ئەم غازە بۆ ناوخۆ بەکاربێنێ بەڵام ئەمە ناتون کردوانەتە دوو بەشۆ بەشێکێدەن بە هاوڵاتیان بەشێکی نێرن بۆ تورکمنستان و بۆ ئەفغانستان و بۆ شوێنەکانتر بە ترانزیت لە ناو ئێرانە ئەمە وای کردووە کە غاز کەم بێت بە تایبەتی لە زستانە چکە ئێمە هەم بۆ گەرمکردنەوە بەکارهێنین هەم بۆ نمونە هەم بۆ چێشتۆشتانەشە بەکارهێنین وەجاری وای بۆ ئاو گەرمکردنیش بەکاردێت لە گیزەر و شتەکانە لەبەرەوە ئەمە وای کرێ ڕێژەکەی کەم بێت ئەوەی کە سەر فەکرێ بۆ ناوخۆ تقریبا 650 تەنە باقیەکەی تری ڕاتە دەرەوە خۆی باشتر وایە کە ئەتیفاق ئەکرا ئەتیفاق بکرێت لەگەڵ کۆمپانیاکە کە ئەو کۆمپانیای نەقلی ئەکات پێی بڵێ لە زستانانە هەمووی لێرە بێت هەمووی بۆ ناو شار بێت بەڵام کە بوو بە هاوین ئەتوانێت ئەگەر زیادە بوو لە ناو شارە بیباتە دەرەوە بەڵام ئەمە ئێستا زیادە نییە ئێستا تۆ دێی بە توجاری فرۆشی فەرقی بینی توجاری و دعمەکە تقریبا 300 بۆ 400 دلارە لە هەر تەنێکا 400 دلار استیفادە ئەکا بەشێکی تری ڕاتە معمەلەکان لە معمەلەکان هەمووی ناکەن بەخاس دێن بە توجاری فرۆشن جارێکی تر یعنی ئەمە وای کردووە هەموو چاودێری نەکردنی اتفاقەکەی حکوومەت بەهۆی کۆمپانیاکەوە هەمووی وای کردووە کە کاریگەری خراپ دروستکە لەسەر هاوڵاتیان کە غازی تەواو نەگاتە ماڵەکان ئەجا بۆ قسانێک یەکێ چوار غاز پێدا ئەنات و یەکێک نازانم چیوانە ئەم قسانە هەمووی ڕاست نییە ئوستا تۆ ئەگەر غاز هەبێ ڕۆژانە خەڵک پێویستە کە چواردانە دانە ماڵ بەڵام کە غاز نەبوو کە قەیران دروست بوو هاوڵاتی هەوڵەدا بوو خۆی خەزنکە لەبەر ئەوە مەجبورە بچێت چوار پێیا کایان چوار دانە لە ماڵ خۆیان لەبەرەوە گرنگترین حل ینی بۆ ئەوەی هەوڵ بدەین حەلی ئەم بابەتە بکەین ئەبێ هەوڵ بدەین لە زستانانە هەمووی لە ناوخۆش سەرف بکرێ ڕێگری بکەین لەوەی کە بڕواتە دەرەوە بەڵام بە پێچەوانەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان وزارەتی سامانە سروشتیەکان کار ئاسانی ئەکەن بۆی زۆرترین بڕاتە دەرەوە چونکە ئیسیفادەی زیاترەیە وەکو باسم کردبۆتان 300 بۆ 400 دلار لە تەنێکە ئیسیفادە ئەکا تقریبا 600 بۆ 700 تەنی ئەفرۆشێت و حسابی کە بزان چەندێکی بۆ ئەمێنێتەوە لەگەڵ ئەو مادانێترە کەواتە ئەم قەیرانە دروست کراوە قەیرانێکە ئەتوانرێ حل بکرێ بەڵام بێدەسەڵاتی وەکوتم دەڵاڵی بۆ کۆمپانیەکان و دەڵاڵی بۆ دەوڵەمەنەکان وای کردووە کە ئەم قەیرانە حل نەکرێت و حەلیش نەبووە تا ئێستا قەیران هەیە باشە بەڵام بە کورتی دکتۆر هەواڵۆ بکرن پارێزگار وتوی ئەمڕۆ چاک کراوە یعنی قەیرانەکە چارەسەر کراوە بە کورتی بێ سپاس دەکەم هیچ چارەسەر نەکراوە قەیرانەکە بەچی چارەسەرکرێت خەڵک غازی دەست ناکەوێت اینجا خۆ ئەوە مەگەر خۆت ناڵێ ئەڵێ ئەگەر سیارەکان نەهات بۆ کۆڵانەکانەوە کێشە نییە هیچ بیری لێ مەکردوان نییە بەڵێ دەڵێ ئەگەر سێ متر غازتەوە نەکە بە چوار من ئەزانم لای ئەوان چارەسەر ئوستاد هەم پارێزگار هەم بەشێک لە بەرپرسەکان لە گوندەکان ئاژین من کێشەم نییە لە گوندەکان ئاژین خۆقیچێکەبا لە گوندەکانە بژین بەس با سەیری خەڵکیش بکەن کارەبای نییە ئاوی نییە غازی نییە من تاکیدم هەواڵەوە بکرد غازی 24 ساعتەیە چکە لە گوندەکان ئاژین بەڵام چ سەیری خەڵکیش بکەن کە غازی نەبێت چۆنە کارەبای نەبێت چۆنە ئەخر شەرمە لە سلێمانێ کارەبا لە سعاتێکی شەوە نامێنێ کورە عیبەیە بە قورعان لە هیچ شوێنێوان نییە یعنی مۆلیدەش نادرێ کەسیش نییە قسە بکە ئەو شارە زۆر بێخاوەنە یعنی ئەو شارە بێناس کەوتووە بەداخەوە بۆ مەحافظەکەی بەداخەوە بۆ یەکێتی بۆ گۆڕان کەوایان کرد مەجموعەیەک کەسی ترسنۆک و کەسی پارەپەرست و پولپەرستیان خستە ناو حکوومەت و ناو دەستگاکانە وای کرد کە ئەو شارە ئاوای لێ بێگینا جوانترین شار بوو تۆ وەرە سەیر بەوابەکانی بکە وەڵاهی بەوابەکانی وەکو بەوابەکان بەغداوای و خراپتریشە
ئەڵی کاول بۆ دیتە ناوی ئەی کەسێک نییە خزمەتی کە هەموو عەرزەکانی فرۆشا و کەس نازانێت پارەکانی بۆ کوێ ڕوکن نەماوە عەرزێک نەماوە بڕۆ سەر کۆڵانەکان قوتابخانەکان ڕووخراون قوتابخانەکانی ڕووخاندووە ئەیکاتە ڤیلە و ئەیکاتە ماڵ کەسێک نییە قسە بکە لەبەرەوە عەیبە و شەرمە تۆ محافظ بیت بڵێ قەیران چارەسەرەکەم بەس بە درۆکردنەوە درۆیە قەیران کوا چارەسەر بووە کاکە من یەک هەفتە خۆم بە دوای غازە گەڕاوم لە سلێمانی دەستم نەکەوت قەیران لەکوێ چارەسەر بووە بەڵێ لە گوندەکان چارەسەر بووە لە گوندەکان هەر چارەسەرە کارەبایان 24 سەعاتە شۆڤاژە نازان چوە من کێشەم نییە خەڵناو گوندەکانە بشی من هەموو جارە بیر واکەم و کاتی خۆیان خەزرا بکرێتەوە من ئەمود ئەبێ بەغدا بکەینە خەزرا نەک خەزرا بکەینە بەغدا سپاس دەکەم دکتۆر سپاس سێر وڵاتانەکەم دکتۆر غالب محەممەد لە کەلارەوە هەروە یادگار سدێک لە بەریتانیا و سپاسی ئامادەبوونتان دەکەین سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ